سنور نبونا خدمت گزاریان لعراقی باوایی که گشتی پرسکریکه که گلک مصنع میوانه که مهوی ام بزانه بن طایبت لدشتان نینه روشا خدمت گزاریان شوایم اندامه پارلمنتوی عراقی محمد خلیل میوانه میم سلاف بود برز محمد خلیل دست بی که دخوازم بزانه بم که محمد گلوم روشا خدمت گزاریان بگشتی العراقي بطایبتی لدشتانینەوە دشتانینەوە گەلۆ خراپترە عراق روشا خراپە خدمت گزاریان دشتانینەوە نزانێ گەلۆ گوێ دەربارەی دەگەر نرخاندناتە دیتناتە سوپاس بۆ کوردستان 24 ڕاستی بۆ سەوارەت بۆ کارتی خدمەتگوزاری یعنی حکومە سەرۆکاتی ئێمە پڵانێک دانیمە بەیان کرد بەرنامەیەکە دەبێت بۆ چارەسەرکردنا خدمەتگوزاری بۆ گشتی عراقی و تەرخانکردنا بودجەیەکە ساغڵەمی بێتە سازکردن و پسپۆری بێتە دانین و بەڵام بەلێ توزانی کارتە عراق خدمەتگوزاری العراقیدا لەوازە نەیا ئیرۆیە حکوومەتی دیترێ زەمانێکەونە ئەف حکوومەتی سەر ئاستەکی بەرنامەیەکی خزمەتگوزاری و بۆ پیشندان و ناسنامە خۆ دیار کرد بۆ خەڵکی عراقی ئەف حکوومەتە خدمەتگوزاریە چل ئاستێک کەهرەبێ چل ئاوێ چل ڕێکوبانە بەلێ پلان و پارە و دەستپاکی ژێرە بێت نە پارەیەکی باش داتێدا نە دەستپاکێکە باشەیە نە پلانێکی باشەش بەروێکێژێ تازێگا بدە ئاخفتێت حکوومەتێژی دوو بوجە هاتی نەدانێ بوجە وەکو العراقیدا بوجە بناو و نیشان ئەمن الغیدایی هەنگێ 26 تریلیۆن دیناری عراقی هاتنە تەرخانکردن 15 تریلیۆن تقریبا بۆ کارتی خدمەتگوزاری هاتە داینێ هەتانەوە حکوومەتی خۆ بووێ پارەی بڕێوەکە پارەی بوجە عراقی 2023 24 و 25 هەتانەوە انتظارە تعلیمات هاتەیە کرنجی کە کێشە تێدا ئەمێنە سەر ئاستێ مووسلێژی بۆ مووسل هاتە دانین بوجەیەک هاتە دانی 3 تریلیۆن و 670 ملیار دیناری عراقی بۆ مووسلێ سەر ئاساسەکی دستوری معیارێ وێژی دانیشتنا مووسل گشتە 5 ملیۆنە دەڕەرەکە مەزن لێکەوتیا مەحرومیەکە مەزنە بەڕێز محمەد خەلیل زۆر باشە لەسەر ئەو 3 تریلیۆن دینارە با بوەستین دەمەوێت بپرسم ینی خۆتان دەزانن چەند ساڵە لە پاش ڕزگارکردنی ئەو ناوچانە لە دەستی داعش بە شێوەیەکی ئەو تۆ ئاستی خزمەتگوزاری باش نییە و ئاوەدان نەکراونەتەوە ئەو ناوچانە ئەم بڕۆپارەی کە ئێستا بۆ دەشتی نینەوە تەرخان کراوە ئەگەر خەرج بکرێت یا تۆ پێمان بڵێ کە خەرج دەکرێت ئەگەر خەرج بکرێت ئەو ناوچانە ئاوەدان دەکاتەوە وەکو پێویست ئەو هاتیە خەرجکردن منەدا بۆستا شلۆڤەکەم بەگۆ 3 تریلیۆن و 670 ملیار هاتیە بۆ مووسل هاتیە دانین 4 نوعی بوجە بوجە بۆ ئەمنە غیدایی بوو أموال مجمدة استقراض صندوق دعم أو صندوق أعمار العراق ويا دي تريجي أبو جاد 2023 بو موسليجي وكو حيدر عبادي سروكي حكومة هنجي وكياتي موسلاتي رزقار كرن جو 45 تريليون بو موسل 45 مليار دولار بيردن يعني ك 6 تريليون دينار هاتين تخصص كرن بو موسل يعني 2 تريليون محساب کر معادلہ کر ریاضیوں کو شروع کے لشنا آبادان کرنے اور 4 صدی پارب موصلحات خرج کرن اتانو 2721 پروژل موصلحات ضرر آمازن شنگال دشتانے منظمات او منظمات هادنتي خلقي ودري هاري كان نوكو شنغالي ضرر هذا مزن الشنغالي يا العفري شوف كارتي ابدان کرنے چرے کوبانا چرے كهرباء چقربونا خلقي وبيانامه میں بردوام جي بله وروجا چهارشنبه جي وسهشنبه جي لجنه برلماني بسروكاتيا من وكو امي
مەدانیە سەربان پرۆژا گەرن تا ئاستێ چەند پرۆژە دەستپاکی تێدا چەند هاتیە ئابادانکردن چەند هاتیە چێکردن هەر ئەف پرۆژێت کە هاتیینە داین بۆ ئەف پرۆژە نەبوو ئێدیترێ ئەمێبان هەموو پرسیارە داینە بەر و پرسیارێش محافظ و دام و دەستگەهێت میری و پێویستت کەمێ بەڵێ نەفحلاب نە چارەسەرکردنا ئەم نە چارەسەرکردنا وێ تشتی دوو تشتینە یەک سەلاحیاتێت ڕئیس وزرا بنە والیە مووسڵ یا دوێژی ئەو هێزێت نەشەرعی شنگالێ و بان دەبەرە یعنی هەتانەوە مەکاتبێت اقتصادی هەینە زەختەکێ سەر محافظت بکەن سەردام و دەستگەیت میریت بکەن ئەف پرۆژە بێبیانی ئەم وەکو معلومات بۆما گەکێ مەحمە خەلیل نوها گەکێ مەحمە خەلیل نەبوونا خزمەتگوزاریان گەلو چ تەسیرێ کریزێن دن کە بتایبەت جی دەدیت ئەو خەڵکەی گەلک زێدە ئێکوش دەڤەرا دەشتان نینەوە و کۆچی هەرێما کوردستانی کردنە ڕاستی وەکو کامزان حکوومەتە عراقی داخوازیە دستورێ و قانونێت نە مافێ دستورێ و نە قانونێ نادەدەشتە وەکو بژە حیات و حڕە کەریمە دستور دەبێژێ و بەندەکە دستوریە حیات حڕە کەریمە چ خزمەت گوزاری ئەمن یعنی نا خدمەت گوزاری بۆ دەشتانەینەوە هەیە و شنگالێ و نە ئەمن بۆ شنگالێ و نە نانێ خەلکەکیش بەروێتی کاریگەری سەر ژیانە خەلکێ تێتەکردن خەلک بێ ئۆمێدت بێ وێرەشی وەسعی ئەمنی لەوازت بێ مەدیت یعنی ساڵێ چوژی چما خزمەت گوزاریە لەواز بۆ ئەمنە لەواز چ تۆفانێک دەرگاکی تۆفانێ بۆ عراقی هەموو پشتڕۆژ ئاڤایە ئێنەینەوە چێ بوو مووسڵ دەرگایەکی ئەساییشە گشتی عراقیە ئەو حکوومەتە عراقیە کە ڕێزگرتنێکی بۆ خۆ سەردووە سوودانی سەردانە مووسڵ کرد من بەرامبەری هەموو فرکسیۆنە و کوترێت بەرلەمانی من داخواست کرد مگوتە سوودانی مگوت بەرێ سوودانی ئەو تو هات سەردانە بێدرێ بکە سەردانە شنگال بکە پێویستە بریانت وەکی جەریتە بدی ینی ڕاستی وەکو دەسەڵاتەکە باش بدە محافظێ مووسڵ وەکو کۆتی لیژنێت باش بێتە بەڵەمان پارەیەکی باش وەکو دەسەڵاتێ بدە وەکو شەریکاتێت استثماری بێت بین ئەفگەندەریا کە هەندێک ئەتاواتە و لایەنێت ئەمنی تەدەخلێت کنە کارێ خدمەت گوزاریەدا بێتە برین داواکردن ئەگۆ ئەمن المائی بێتە چێکردن هەندێک بەنداوا بێتە چێکردن حەسادە ئاوێ بێتە چێکردن وعد دامە پێم خۆش بوو کە ئەو قسەی تەواو کە بزانین سەرۆگۆزیران بەڵێنی چی پێداون بەڵام بەداخەوە پەیوەندیەکەمان پچرا لەگەڵ بەڕێز مەحمە خەلیل ئەندامی پەرلەمانی عێراق لە بەعادرەوە لەگەڵمان بوو زۆر سپاس سپاس برێز مەحمە خەلیل